دەزانن چییە؟ کوڕە دەوڵەمەندیە دەوڵەمەندی. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، وەرە با لێکدانەوەی خەونێکت پێ بڵێم سەبارەت بە بارینی باران لە خەودا. ئەگەر کەسێک لە خەویدا بینی کە باران دەبارێت، بارانەکە لە کاتی خۆیدا بوو، بارانەیەکی هێمن بوو، مانای خێر و خۆشی و کامەرانیە. بارانەی بێزیان لە خەودا خێر و خۆشی ڕزق و ڕۆزی و ڕەحمەتە، چونکە باران هەر بۆ خۆی ڕەحمەتە. بەڵام ئەو کەسەی کە باران لە خەودا ببینێت بەلافاو بێت یاخود با و باران بەیەکەوە بێت، بەڵگەی ئاشوب و فیتنەیە و بەڵگەی ناخۆشیە. خوای گەورە پەناماندا و پارێزراومان کات. خۆشی ئەوەیە ئەو کەسە لە خەوێدا خۆی بە ئاوی بارانێ بشوات. دەزانن چییە؟ کوڕە دەوڵەمەندیە دەوڵەمەندی. ئینشاڵڵا هەمووتان دەیبینن. ئەگەر کەسێک لە خەویدا ئاوی باران بخواتەوە، ئاوەکە ڕوون بێت، خێر و خۆشی و کامەرانیە، ڕزق و ڕۆزیە. ئەگەریش ئاوەکە لێڵ بێت، خوا پەناماندا نەخۆشیە. خوای گەورە هەموو لایەکی پارێزراو کات، بێدەرد و بەڵا بن، هەر خەونی خۆش ببینین ئینشاڵڵا.